سلام ڕێز هەواڵ نێژە هون بەخێر هاتن ئەز هەنێک پێشکەتنێن عەجەلە هەنە من مەجبور بووم ئەژی هەنێکی بە عەجەلە لایفەکی بکەم هەنێک چی پێ دەڵێن هەندێک ڕوودا و پێشهاتی نوێ هەن نەمتوانی تا ئێوارە چاوەڕێ بکەم بە پەلە ویستم ئەم ڤیدیۆیە ساز بکەم تکایە ئەگەر کێشەیەکی دەنگ و ڕەنگ هەیە ئاگدارم بکەن تاوەکو بتوانین بە تەواوەتی دەستی پێ بکەین. بەخێر بێن سەر هەردوو چاوم بەخێر بێن سەر هەردوو چاوم گۆڕانکاری نوێ لە ئارادان دەمەوێت لەسەر ئەو گۆڕانکاریانەی ئەمڕۆکەی سووریا قسە بکەین و دیارە کۆمەڵی گۆڕانکاری لە ئارادان یەک لاوانە هێزەکانی سووریای دیموکراتیک لە دێر حافر و مەسکەنە کشایەوە بەڵام کشانەوەکە بەبێ کێشە نەبوو کێشەی گەورەی لێ دروست بوو لە هەمان کاتدایتر سوپای سووریا لە ناوکەوانە هێرشی تەبقای کرد کە لە کاتێکدا لە ڕێککەوتنەکەدا تەبقا نییە. ریپۆرتاژەکەی جۆلانی پێویستە زیاتر قسەی لەسەر بکرێەوە لە هەمان کاتدا مەزلوم عەبدی و تۆم باراک بەیەکەوە گەیشتنە هەولێر و دیارە تاوەکو ئێستاش کۆبوونەوەکە هەیە بزانین ئەنجامی کۆبوونەوەکە چۆن دەبێ باس لەم بابەتانە دەکەین. سەرەتا لەکوێ دەست پێ بکەین دەمەوێت بە نەخشەوە دەست پێ بکەم لە هەمووی باشترە وا بزانم بۆ تێگەشتن چونکە لەوانەیە زۆر کەس ئێستاکە نەزانن. بەڵێ لەو نەخشەیە بەباشی وابزانم دەیبینن هاوڕێیان هەروەکو لە نەخشەکەدا دیارە ئێرە ئاوی فراتە ئیتر ئەمە سنووری تورکیایە ئەمە سنووری سووریایە ئێرە و ئێرە ئەلبابە ئێرە منبیجە و ئێرەش دێر حافرە و ئەمە شاری حەلەبە ئیتر لێرەدا کۆبانێ و ئاین ئەیسا هەنە کە ئیتر لە ژێر دەستی هێزەکانی سووریای دیموکراتیکن. لە ڕاستیدا هەر لە پێشترەوە هەتاوەکو ئێستا هیچ کات ئەمریکیەکان نەیان گوتووە ئەو بەری ئاوی فرات یعنی ڕۆژهەڵاتی ئاوی فرات هی ئێوەیە بەردەوام گوتویانە ئێمە کارمان پێدا نییە. پێشتر ڕێککەوتنێک هەبووە لە نێوان ڕووسەکان و ئەمریکا ئەو ڕێککەوتن ئێستاش سەرباری ئەوەی رووسیا ماوە نەماوە ئەسەد گۆڕاوە نەگۆڕاوە بەڵام ئەو ڕێککەوتنە هەتاوەکو ئێستا بە نسبەت ئەمریکیەکان ڕێککەوتنێکی استراتیژیکە یعنی ڕۆژهەڵاتی ئاوی فرات نفوزی ئەمریکیەکان نییە بە هیچ شێوەیەک نییە و نەبووە. لە بۆ هەندێک هەر جاروتویانە ئێوە چی دەکەن لێرە چی ناکەن ئێمە کارمان پێدا نییە ئێوە بەرپرسیارەتەکەی هەڵدەگرن کە لێتان قەوما پەنا لە بۆ ئێمە مەهێنە. ئیتر بەڵام کوردەکان یان دیارە لەمە تێناگەن یان دیارە ئیتر داخوازی مەکسیمالیست و داخوازیە زۆرەکانیان ئیتر واناکات تێبگەن خۆشیان بە مەغدور دەزانن. مەسەلەن لە کاتێکدا ئەتۆ هێزت ئەوەندە نییە کاتۆ بتانی هێرشی ویانی شەڕ بکەی لە بەرامبەر سوپای سووریادا ئەو هێزت نییە و ئەو هێزە ئاسمانیەش نییە ئەگەر هاتوو تورکیا یارمەتی سوپای سووریاییدا ئەتۆ بتانی بەرپەرچی بدەیەوە لەو کاتەدا ئەتۆ دەبێ ئیتر هەنگاوەکانت بە پێی ئەمە بنی بەڵام هەنگاوەکان هیچ کات بە پێی ئەمە نەنراون. مەسەلەن لە حەلەب ڕاستە ڕێککەوتنێک کراوە لە یەکی ئازاردا لەگەڵ ئەبوو محەممەد جۆلانی بۆ ئەوەی هێزەکانی ئاسایش بمینێ بەڵام ئیتر ئەتۆ فکرت لەوە نەکردێتەوە کە ئەوە جێگای نفوسی تۆ نیە نفوسی ئەبوو محەممەد ئەلجۆلانیە ئەبوو محەممەد ئەلجۆلانی ڕێگەی بە تۆ داوە کە ئەتۆ هێزەکانت لەوێ بن کاتێک ئەبوو محەممەد ئەلجۆلانی پێت دەڵێ دەربچۆ ویانی سووریا ویانش بەرپرسێکی سووریا بچۆ دەرەوە کاکە دەبێ بچێ دەرەوە تەواو. ئێستاکە لە دێر حافر و لە مەسکەنەش هەمان شت ڕوویدا دوێنێکە بینیمان ئیتر دوو ڕۆژ بوو لەو ناوچەیەدا بەردەوام شەڕ هەبوو مەسکەنە هەندێک نزیکترە نازانم نیشانی دەدا یان نە بزانین
ئەوە دێر حافرە کە وابزانم 10 کیلۆمەترێک دوورە مەسکەنە نیشان ناداتن ئەوە لەسەر گوگلە ئێستا مەسکەنە نابینم مەسکەنەمان ناداتێ بەڵام ئەوە دێر حافرە و ئەوەش ئاوی فراتە تەماشا تقریبان دەکاتە 15 کیلۆمەتر تقریبان دەکاتە 15 کیلۆمەتر کە لە ئاوی فراتەوە دوورە کەچی نفوسی ئەمریکیەکان لێرەدا وەکووتمان ئاوی فراتە یعنی ئێرەیە لێرە هەتا دەگاتە دێرە زۆر هەتا دەگاتە دێرە زۆر ئەمە نفوزی ئەمریکیەکانە و لێرەدا ئەمریکیەکان لەگەڵ هێزەکانی سووریای دیموکراتیک هاوکارن تێگەی هاوکارن یعنی بە تەنیا لێرەدا بەڵام وەکووتم لە دوو ڕۆژی ڕابردوودا ئیتر پێشتر هێزەکە پێشۆی بێمە سەر دوو ڕۆژی ڕابردە پێشتر هێزەکانی یعنی لە دوای ئەوەی کە شەڕێکی گەورە یعنی لە دوای ڕوخانی ڕژێمدا بە چەند ڕۆژێک شەڕێکی گەورە لە تشرین هاتە ئاراوە ئیتر لەوێدا ئیتر هێزەکانی سووریای دیموکراتیک بۆ ئەوەی سەدی تشرین بپارێزن ئیتر چۆن دێر حافریان گرت لەوێ سەنگەرەکانیان دروستکردن بۆ ئەوەی ئیتر تشرین نەکەوێتە ژێر هەڕەشە بێگومان ئەمە بوو مەسەلەکە ئیتر بەڵام ئێستاکە تەماشا دەکەین سووریا خەریکە بە تەواوەتی ئیتر شتەکان دەستنیشان دەکرێن یعنی کوێ نفوسی چ هێزێکە ئێرە وەکوتمان نفوسی ئەمریکایە و ئێرە ئیتر ئێرە کە دەکاتە قونەی تەراو دەمانداتێ بزانین کە نامانداتێ ئێرەش سنووری ئیسرائیلە کە دەکاتە قونەی تەرا چیایی شێخ جەبەل شێخ و جۆلان ئیتر ئەمانەش نفوسی ئیسرائیلە لێرەدا ئیتر دەبینین کە ئاوی فرات وەکووتمان ئێرەیە ئێرەش لە بۆ ئەمریکیەکان ماوە و ئێرە ئیتر بەشەکەی دیکە نفوسی سووریایەوە نیش ئەتوانین بڵێن نفوسی هاوپەیمانەکانی سووریا جا بە پێی کۆنژەکتۆر ئەکرێ بگۆڕدێن ئەمڕۆکە تورکیایە ئەکرێ سبەینێ سعودیە بێ ئەکرێ وڵاتێکی دیکەوێ و لێرەدا ئیتر ئەمانە ئەو هێزانەی ئاسایشیان لێرە نەویستوە چونکە بە مەترسیان زانیوە ئەتۆ لە کاتێکدا ئێرە نفوسی تۆیە ناوچەی تۆیە و ئەتۆش لێرە هێزێکت هەبی لێرەش هێزێکت هەبی لێرەش هێزێکی دیکەت هەبێ بێگومان ئەمانە بە مەترسی دەزان ئەتوانن هەر کاتێک پێ بڵێن بڕۆ دەرەوە لێرەدا یان ئەتۆ هێزت هەیە ئەتوانی شەڕ بکەی یان ئەوەتە هێزت نییە بە پێی ئەو هێزێک کە هەتا دەجوولێەوە لێرەدا کێشەکان لەکوێوە سەردەگرن لە عەقلیەتی عەسکەری کورد بەردەوام وابووە ئیتر بەچەک بەبێ چەک هیچ شتێک ناکرێت بۆ نمونە ئەگەر لێرەدا ئەوەی کە لێرەدا زەرەر دەکات چییە ئەوەی لێرەدا زەرەر دەکات لەو ناوچانەدا بە تایبەتی باسی ئافرین شەهبە و ئەو دووگەڕەکەی حەلب دەکەین لە کاتێک دەکاتۆ شەڕت کرد لە شەڕەکەشدا دۆڕاندت پاشە کشت کرد بەلای کەمی لە قۆناغی یەکەمدا بە تەنیا نیوەی خەڵکەکەی دەڕوە نیوەی خەڵکی کە دەڕوان نیوەی خەڵکی دیکە دێتە شوێنی کە کورد نییە یەک و لەگەڵ مروری زەماندا ئەو نیوەی دیکە وەکو غەنیمەت سیر دەکرێت بە تایبەتی ئەگەر لە ڕوانگەی ئیسلامی سیاسیەوە تەماشای بابەتەکە بکەی وەکو غەنیمەت سیر دەکرێت یان ئەوە تا ئەوانە لەگەڵ ئەو هێزە خۆیان ئەنتیگرە دەکەن ئاوێتە دەکەن تێگەی لە تۆ دوور دەکەونەوە یان ئەوانە دەبنە قوربانی ڕێگای دیکە نییە یان کۆز دەکەنیتر هەر لە بۆ هەندێک تەماشامان کرد لە سەدی هەفتە خەڵکی ئەفرین ئێستاکە لە کۆزدایە لە سەدی نەوەتی خەڵکی گرێسپی و ئەوانە لە کۆچدانیتر کۆچیان کردووە سەرێکانی و گرێسپی کەواتە ئەتۆ هەموو شتەکەت لە دەستدا
بەڵام ئەگەر بێت و لە سەرەتادا ئینسان بە عقلێکی دیکە بیر بکاتەوە، بە عقلێکی استراتیژیک جیۆپۆلیتیک بیر بکاتەوە، ئەکرێ هەریچ نەبێ ئەو خەڵکێک کە لەوێت هەیە ئەو خەڵکەوە وا پەروەردە بکەی، وا لێڕابینی کە لەوێ لەگەڵ واقعیەتەکە خۆی بگونجێنێ، بەڵام لە هەمان کاتدا بتوانێت خۆی بپارێزێ بە شێوەیەکی سڤیل، بە شێوەیەکی یاسایی، خۆی بەهێز بکە لە بواری پەروەردە، لە بواری کولتوردا، لە بواری ئابووریدا خۆی بەهێز بکە. ئەمە کورد هەتاوەکو ئێستاش باوەڕی پێ نییە، بەڵام لەگەڵێک شوێنی جیهاندا ئیتر ئەمە سەرمێنراوە کۆمەڵگایەک ئەگەر ڕێکخراو بێ، پەروەردەکراو بێ، ئامادەکراو بێ، دەتوانێت لەناو جەرگەی دەسەڵاتێکی هەژمونگەرا و وەحشیدا بژی و ئیتر کاریگەریشی هەبێت. ئەمە لە زۆر وڵاتدا تاقی کراوەتەوە. ئێستاکە ئەو بزوتنەوەیە کە بەردەوام باسی تیۆری و ئیتر ئایدۆلۆژیا و سیاست و ئەم جۆرە شتانت کە 1500 لاپەڕی تیۆریت لە بۆ دەخوێنیتەوە باسی دەکا، بەڵام تەماشا دەکەی کە دێتە سەرواقع لە عقلیەتی عسکەری زیاتر هیچی دیکەی نەبووە. ئەمە حقیقەتێکە پێویستە بگوترێ. ئیتر ئێستاکە تەماشا دەکەین چی ڕوویدا، ئێستاکە ئەمەی ڕوویدا و ڕوئەدا ئەم شتانەنا ئێستاکە دەبێ هێزەکانی سووریای دیموکراتیک بچێتەوە ئێرە. هەروەکو وتم لە ماوەی 3 ڕۆژدا 3 گۆڕانکاری ڕوویاندا. گۆڕانکاری یەکەم دوێنێ ناپێرێ تۆماس باراک و وەفدی ئەمریکا لە دوو شوێن لەگەڵ هێزەکانی سووریای دیموکراتیک کۆبوونەوە، یەکێکیان لە عێراق بوو، یەکێکیان لە سووریا لە حەسەکە بوو. لە هەردوو شوێندا گوتیان لەو دوو شوێنانە دەبێ بکشێنەوە، یعنی لەو بەری ئای فرات لە ڕۆژهەڵاتی ئای فرات دەبێ بکشێنەوە، هیچ چارەی دیکە نییە. و دەبێ داخوازیەکانی ویانیش مەرجەکانی ئیتیفاقەکەی ئازار قبول بکەن. ئەمیان پێوتن هێزەکانی سووریای دیموکراتیک ئیتر نەگوتیان نەگوتیان نا بە شەو بڕیار درا هێرشێک بکرێ، هێرشێک کرا بۆ ناوچەی مەسکەنەوە دێرحافر هەتا ئەوەندەی مزار 10 تا 15 کیلۆمەتر چوبوونە پێش پاشان کشانەوە. ڕۆژی دوایی تەماشامان کرد سوپای ئەمریکا هاتە هەردوو ناوچە ئیتر گەڕان پشکنیە دەورەیەکیان لێدا و دواییدا چەندین کۆبوونەوەکران، بەڵام ئێوارە تەماشامان کرد مەزلوم عەبدی سەر لە نوێ لێدوانێکی دیکەیدا لێدوانێکیدا کە گوتی لەو بەری ئای فرات لە ڕۆژهەڵاتی ئای فرات یعنی لە دێرحافر و مەسکەنە دەکشێنەوە، یعنی گۆڕانکاری سێم هەتارەوە. ئەوە مانای چیە؟ ئەوە مانای ئەوەیە پنتاگۆن لە هەندێک شوێن گوشار دەکا، بەڵام وەزارەتی دەرەوە بڕیارەکانی استراتیژی و سابیتن. کاکە ئەو بەری ئاوی فرات هی تۆ نییە، ئەو بەرەی ئاوی فرات کە ئێستاکە ئەوەی لەسەر ئێستاکە پەنجەی لەسەردادەم ئەو بەرە هی تۆ نییە ئێرە هی تویە، لێرە هیچ هێزێکت لێرە بێ ئێمە پشگیریت لێ ناکەین، هێز دەنێری پرس بە ئێمە ناکەی، تێگەی گوێ لە ئێمە ناگری بڕۆ هێز بنێرە، بەڵام بەرپرسیارەتەکە خۆت ئەگریتە ئەستۆ. دوایی نەڵێن ئێمە بۆ ڕێگامان لە پێش سوپای تورکیا و یانیش چەتەکان کردوتەوە. ئەمە سیاسەتی ئەمریکیەکانە ئەتۆش قبوڵت کردووە، خەلاص و بڕایەوەیتر لە بۆ هەندێکتر مەسەلەکە هەتاوەکو ئێستا بەو شێوێ بوو. بەڵام ئەمڕۆکە چی ڕوویدا؟ ئەمڕۆکە بەیانی هێزەکانی سووریای دیموکراتیک لەو دوو شوێنە کە کشانەوە ئیتر تەماشامان کرد بە پەلە هێزەکانی سوپای سووریا لە ناوکەوانە هێرشیان کردیتر هێرشیان کرد. ئەوە لە کاتێکدا دەبواە هێزەکانی سووریای دیموکراتی ناوچەکەیان بەتەواوی چۆڵ کردبە، کاتیان هەبواە تاوەکو چۆڵی بکەن. ئینجا هێزەکانی سووریا هاتبانە ئەو ناوچەیە، بەڵام ئیتر بە پەلە ئەوان هەتا بە تەقە هاتنە پێشەوە و هێزەکانی سووریای دیموکراتیک ناچار بوون بە پەلە زۆر بە پەلە بکشێنەوە بۆ شەڕ و ئاڵۆزی ڕوونەدا. بەڵام ئەم جارە هێزەکانی حکوومەتی سووریا هێرشی تەبقیان کردیتر لەوێدا شەڕ ڕوویدا. دوو سەربازی سوپای گوایە سوپای حکوومەتی ئەحمەد شەرع و یانش حکوومەتی سووریا لە ناوچەی تەبقە ئیتر کوژران و هەتاوەکو ئێستا شتێکی دیکە لە ئارادانیا ئیتر
هەروەکو دەبینن ئیتر لێرەدا ئیتر نفوسەکە بە تەواوەتی دیاریکرا ئەمە نفوسی هەردوو لایەنە ئەمە سنووری هەردوو لایەنە کە ئاوی فڕاتە ئیتر ئەوە کۆی بابەتەکەیە کە ئەمڕۆکە دەیبینی لە هەمان کەدا دەمەوێت باس لەوە بکەم کە جۆلانی دوێنێ ریپۆرتاژ ببورن کە مەرسومێکی بڵاو کردەوە فەرماننامەیەکی بڵاو کردەوە لە فەرمان نامەکەدا بە ئاشکرا بینیمان ئیتر دان بە مافی چەند مافێکی کوردەکان دەنێ و باسییان دەکا و بە وشەی سلاحەدین ئەیوبی نەوەکانی سلاحەدین ئەیوبی ئێوە وەکو هاوڵاتی دەبینین و لە هەمان کاتدا ئیتر باس لە هەندێک ماف دەکا وەکو هاوڵاتیەکی سووری پێش هەموو شتێک بەر لەوەی باس لەوە بکەم دەبێت دان بەوەدا بنین ئەمە قبول بکەین کە جۆلانی ئێستاکە بۆتە پرۆژە جۆلانی کەسێکی نەزان و نەفام و جیهادی نییە جۆلانی کەسێکە ئێستاکە پرۆژەی دەوڵەتە و لە هەمان کاتدا جۆلانی حتا ڕادێک ئەتوانم بڵێم دەیەوێ نوێنەرایەتی ناسیۆنالیزمی سووری بکە ناسیۆنالیزمی سووری لەناو ئەوەدا بێگومان ناسیۆنالیزمی عەرەبی هەیە شتێکی وا زیاتر ئەمڕۆکە لە قسەکانی جۆلانیدا دەبینین هێزەکەی جیهادی نییە چەتەنیاوە جۆلانی چۆن بیر دەکاتەوە ئەمە شتێکیە بەڵام لە ئەبوو محەممەد ئەلجۆلانی پراگماتیس بنەڕین یعنی لە ئەحمە شەرعی ئێستا بڵێ کەسێکە پرۆژەیە و تەماشا دەکەین ئسلوبەکەشی بە پێی خەڵکی خۆی تەماشا دەکەین ئسلوبەکەش وەردەگرن لێی وەردەگیرێ ئەمەش بابەتێکی زۆر گرنگە کە دەبێ دانی پەیدابێ خەڵکەکە لێی تێدەگا ئەمەم سەد جاری کەوتووە ئێوە وەکو خۆتان بیر مەکەنەوە خەڵک کە لە سووریا نانی نییە ئەو دەڵێ کاکە وەرن هێزەکانی سووریای دیموکراتیک لەگەڵ بنەماڵەی بارزانی ئەوەندە نەوتیان فرۆشتووە ئەوەندە نەوتە چەند پارە دەکە ئەوەندە پارە دەکە ئەو پارە ئێستا لەکوێیە نییە دیار نییە دەگەی ئەمە کاریگەری دەبێت لە شەقامی عەرەبی لە دیمەشق لە حەما لە حوموس لە حەلب بەڵێ کاریگەری دەبێت بمانەوە نەمانەوێت یعنی ئەم جۆرە خیتاباتەنە ئەم جۆرە ریپۆرتاژێک کە لەگەڵ شەمز بە تەواوەتی بڵاوکرایەوە ڕاستە هەندێک توندبوونی پێوە دیارە بەڵام لە هەمان کەدا شەقامی عەرەبی یعنی عەرەبێک کە ئیسلامیش نەبێ کە جیهادیستیش نەبێ ئەمەی لێ وەردەگرێ و ئەمەی لێ دەکرێ و کاریگەری لەسەر دادەنێ ئایا هێزەکانی سووریای دیموکراتیک و ئەو عەقڵەی لە پشتیدای چەند ئەمە قبول دەکە و لەمە تێگا ئەمیان بابەتێکی گرنگە بەڵام لە مەرسومەکەیدا بەڕاستی فریودانێکی زۆر گەورە هەیە بەر لە هەر شتێک ئەو شتانی کە باسی دەکا پێشتر لە ساڵی 2011 و 2012دا حکوومەتی ئەسەد هەر هەمیانی قبول کرده بوو مەسەلەن دانان بە هاوڵاتی بوونی هەندێک سووری کە هاوڵاتی نین کە جنسیان نییە کە ناسنامەیان نییە ئەسەد ئەمەی قبول کرده بوو بەڵام شەڕەکەی بەسەرداهات و ناوچەکە ئیتر لە دەستی ئەسەد دەرچوو وانە پاشان سەبارەت بە نەورۆز و زمان و شتیوە هیچ کوردێک لە سەردەمی ئەسەددا ئەمەی داوا نەکردووە ئەسەد کاتی خۆی ئیتر نازانم لە قامیش لێ بوو لە حەسەک بوو کە بوو یان لە دیمەشق و ساڵی 2012 بوو یان 11 بوو ئەسەد لەگەڵ هەندێک کەسایەتی نوێنەرایەتی هەموو شارەکانی شارە کوردیەکانیان دەکرد وەکو دێرک و قامیشت و حەسەکە و عەفرین و ئەمانە لەگەڵ هەمیان کۆبەوە ئیتر گوتی چیتان دەبێت بە ئاشکرا ئەوان یەک شتیان داوا کرد گوتیان ژمارەیەکی زۆر ئەوەندە هەزار کەسە ناسنامەی سووری نییە ئێمە دەمانەوەی ناسنامیان بدەنی کەس داوای زمان و شتیوای نەکرد و ئێستا کە ئەحمەد شەرع داوای مافی زمان دەدا شتێکی باشە تەواو بەڵام لە هەمان کاتدا ئەمە ئەڵێ لە مەکتەبە تایبەتەکاندا بۆیان هەیە دەرسی کوردی بخوێنن
یعنی ئەگەرە تۆ گەراجی ماڵی خۆت کردە مەکتب بۆت هەیە دەرسی کوردی بدەیە منداڵانی گەڕەکەکە لەسەر مەسرفی خۆی وەزارەتی پەروەردە هیچ کارێکی بە تۆدانە و لە هەمووی کات لە هەمووشی گرنگتر جگە لە ناساندنی نەورۆز و ئەم شتانە ئەحمەد شەرع بە شێوەیەکی زۆر زانانە لا مەرکەزیەت فدرالی و خۆسەری و ئەم شتانەی هەموو بایپاس کردوونە باسی لەمانە نەکردوونە هەر لە بۆ هەندەی لێرەدا دەبینین کە ئیتر ئەمە هەمان ئەو فرت و فێڵەیە کە پێشتر تاڕادێک سەددام کردی تاڕادەیەکی زۆریش ئەتوانم بڵێم ئەوە کردی ئەسەد کردی و زۆربەی زۆری ئەو دەسەڵاتدارانە کە تووشی کێشە بوونە بۆ ئەوەی کوردەکان بکەنە دووسێ پارچە ئیتر ئەم جۆرە سیاسەتیان بەرپا کردووە ئیتر ئەمە خۆی لە خۆیدا ئیتر کێشەیەکی زۆر زۆر گەورەیە بەڵام لە هەمووی گرنگتر دەبێت چاومان لەوە بێ کە مەزلوم عەبدی و تۆماس باراک وا پێدەچێ مادەم لە هەولێرە یەکێک لە بارزانیەکانیش لەگەڵی کۆبوونەوە با بزانین ئەمانە دەگەن بەچووی ئیتر مەسەلەکە هەتاوەکو ئێستا بەو شێوەیە لەو چوارچێوەیەدا ئەگەر بابەتەکان بخوێنینەوە باش دەبێ کێشەکان هەتاوەکو ئێستا تەواو نەبوونە ڕۆژ بە ڕۆژ بابەتەکان گۆڕانکاریان بەسەردادێ بەڵام وا پێدەچێ ڕۆژهەڵاتی فرات هەتاوەکو ئێستا لە ئەژێندای ئەمریکیەکاندا نەبێ کە ڕادستی حکوومەتی سووریایی بکەن و پێدەچێ هێزەکانی سووریای دیموکراتیک لەو ناوچەیەدا ئیتر نفوسی خۆی بپارێزێ ئێستاکە دەمینێتەوە ڕێککەوتنێک لەگەڵ دیمەشق دەکرێت ناکرێت و لەو ڕێککەوتنەدا دوو بابەت زۆر زۆر حساسن یەک مەسلەی سوپایە دوو مەسلەی سنوورەکانە چێ سنوورەکان کۆنتترۆل دەکات چه دەواازەکانی سنوور کۆنتترۆل دەکات بەیەکەوە کۆنتترۆلی دەکەن ویانیش ئیتر دەواازێک دەدەنە هێزەکانی سووریای دیموکراتیک دەواازەیەک دەدەنە حکوومەتی دیمەشق بەڕاستی ئەم شتانە نازانین و لە هەمان کاتدایتر مەسلەی سوپایە مەسلەی نەوت بەڕای من لە مێژە یەکلایی کراوەتەوە پێشتریش باسی کردووە لە سەتا سی لە پێشتر یعنی کۆمپانیا من باسی ئەو نەوتە دەکەم کە لە ژێر نفوسی هێزەکانی سووریای دیموکراتیکدایە هەموو نەوتەکەی سووریانە بۆ نمونە سبەی لە شوێنێککە نەوت دەربکەوێت ئەوەی تێدانیا بەڵام ئەو نەوتەی ئێستا کە لە ژێر نفوسی هێزەکانی سووریای دیموکراتیکە لە سەدا سی لە بۆ ئەو ناوچێ لە سەدا سی لە بۆ دیمەشقە و لە سەدا چلیشی لە بۆ کۆمپانیاکانە یعنی لەوێژدا تاڵانەیەکی ئاشکرا هەیە ئیتر ئەمەش هەیە ئیتر کۆمپانیاکان چەند کۆمپانیاکان کۆمپانیا ئەمریکیەکانن ئیتر بەو شێوەیە بابەتەکە لەو چۆرچێوێدا بخوێنینەوە باش دەبێت بەڵێ هاوڕێن بە کورتی تەماشا هەواڵن هێژە بە کورتی ئەس لێ بنەرم کە کی پرسیارێکیوی هەیە ئەس دێ بەرسیف بدەم باش دەبێ کاک بالیسانی ئەو پرسیاری کردو پرسیارەکەت ڕەوایە کاک بالیسانی بەڵام ئەو پرسیارە لە سەردەمی ترامپی یەکدا بوو ئیتر لە سەردەمی ترامپی یەکدا بەڵێ تورکیا ڕێگایدا ئەمریکا ڕێگایدا تورکیا سەرەکانی داگیر بکە بەڵام لە دواییدا ئیتر کاردانەوەیکی زۆر زۆر گەورەی لێکەوتەوە دوو یعنی وەزیرێک و بەرپرسیاری دۆسیەی داعش ئیتر ئیسیقالیان کرد و شەڕێکی زۆر گەورە لە نێوان پنتاگۆن و کۆشکی سپی دروست بوو ترامپ لەوەدا پاشەکشەی کرد و کاریگەری لینزی گرام و ئەو جۆرە سێناتۆرانش لەسەر ترامپ هەبوو ئەمەیان ڕاستە بەڵام ئیتر تورکیایان لەوێ دەرنەکرد ئەمەیان حەقا بەڵام لەمە دوشتیوە ڕوئەدا پێ ناچێتتر ئەمە ڕوو بداتەوە
هاوڕێک ڕخنەی کردووە ڕخنەکەشی هیچی لێ تێنەگەیشتم فریاد حەماسۆر کاک فریاد حەمەسۆر وە دەردەکەوێت لە کۆی باسەکەت زیاتر بەرگریکردنە لە ڕژێمی سووریا بەبێ ئەوەی هەستی پێ بکەین نەخێر بەرگریکردن نییە لە ڕژێمی سووریا باڵکو بەرگریکردنە لە واقعیت یعنی ئێمەی کورد بە خەیاڵ دەژین ئێمەی کورد هەتاوەکو ئێستا حیزبەکان مێدیاکان بەتەنیا خەیاڵیان پێداوین وە ئێمەی کورد حەزمان لە خەیاڵە مەسەرەن تەماشاکە کاک فریاد ئەو ماڵپەرانەی کە پروپاگەندە دەکەن ئاژیتاسیۆن دەکەن ویان قیڕەقیر دەکەن لە هاوار ئەدەن خەیاڵ دروست دەکەن باکووریەکان بێ ینی ماڵپەڕی نزیک بزوتنەوە سیاسیەکانی کوردستانی تورکیا و باکوور بێت سئی کوردستانی عراق و باشوور بێت تەماشای زیاتر ئەمانە خەڵک لە دەوریان کۆ دەبێتەوە بەڵام کەسێک کە قسەی منطقی بکە هیچ خەڵک بەلایەوە ناچێ و ئەو خەیاڵە کە ئەتۆ زۆر تەماشات کرد دەبێتە باوەڕی دەبێتە واقع لەلات ئێستاکە ئەمن دێم لە بۆت باز دەکەم ئەڵێم کاکە لە سەرتاوە ئەمە خەیاڵ بووە لە سەرتاوە کوردستانی گەورە خەیاڵ بووە لە سەرتاوە گەیاندنی کورد بۆ سەربەهر خەیاڵ بووە لە سەرتاوە کە ئەمریکیەکان هاتوونە دەگەی هاتوونە ئیتر چەند کەسێک شاهد بوونە لەوانە لە کوردستانی لە کوردستانی عراقدا مەسەن بنەماڵەی تاڵەبانیەکان هەر هەمویان دەزانن بافێڵ و ئامۆزاکەی کە ئێستا لە زینداندایە لەگەڵ ئەمانەش لەوێ بوونە کە لەوێ بە مەزلوم عەبدی و بە خۆستەری و بە هێزەکانی سووریای دیموکراتیان گوتێ کاکە ئەو بەری ئاوی فڵات ینی ڕۆژهەڵاتی ڕۆژ ئاوای ئاوی فرات ئێمە کارمان پێدانە ئێمە لەگەڵ رووسیا ئیتیفاقێکمان هەیە ئەو بەری ئاوی فرات نفوسی سووریایە و ڕۆژ هەڵاتی ئاوی فراتیش نفوسی ئێمەیە ئێوە لەو بەری ئاوی فرات لەگەڵ رووسیا لەگەڵ سووریا حتا لەگەڵ حیزبوڵڵا چی دەکەن چی ناکەن ئێمە کارمان پێدا نییە بڕۆن تەدبیری خۆتان وەگرن بڕۆن نفوسی خۆتان بەرفراوان بکەن بڕۆن شەڕ بکەن بەڵام ئەگەر لێتان قەومە ئێمە کارمان پێدا نییە دەگەی ئەمە بابەتێک لە هەمان کاتدا ئەتۆ بیر لەوە بکەوە ئەتۆ خەڵکی سووریای با جیهادی نەبی بە ئیسلامی نەبی بە ئیسلامی سیاسی نەبی بەڵام خەڵکی سووریای تەماشا بکەیتر تەماشا دەکەی هێزێک هاتووە نەوتەکەی تۆ دەفرۆشتە چێ دەدات دەفرۆشیتە هێزێکی دیکەی دەرەوە لەگەڵ ئەو مامەڵی پێدەکە و ئەو کەسە ئێستا برسێتی ئەبوو محەممەد ئەل جۆلانیەکیش هاتووە تاقم و قەرەواتی لەبەر کردووە و هێزە نێودەوڵەتیەکانیش کلیلی دیمەشقیان پێداوە ئەبوو محەممەد جۆلانیە ئیتر دێ خیتابێک دەکە و ئاڵێ ئێوە بۆیە برسینە لەبەر ئەوەی هێزێک هاتووە فەرمان لە قەندیل وەردەگرێ ئەو نەوتەی ئێوە دەفرۆشی ئەمن ئاڵێم ئەو خەڵکە لی دەکڕێیان لی ناکڕێ ئەو خیتابەتە ئەمن ئەو پرسیارە دەکەم بەڕای من لی دەکڕێ کە لی دەکرێ دەبێ ئێمە تەدبیری خۆمان وەربگرین تەدبیرەکە چ دەکەی ئەتو لە دژی ئەوانە شەڕ دەکەی شەڕت پێ ناکرێ ئەوە دیارە بەبێ ئەمریکا شەڕت پێ ناکەی خەڵەس درۆ دەکەم ئەوە ڕاست نییە بەبێ ئەمریکا ئێمە شەڕمان پێ دەکرێت ئێستا لەگەڵ ئەو هێزە نەخێر بۆمان ناکری دوو فڕۆکەی تورکی هەڵبستن ئیتر لەبەرەوەی هێزی ئاسمانیت نییە ئیتر هاوسەنگی شەڕەکە هەمووی دەگۆڕن ئەوە ڕاستێکە لە سرێکانی بینیمان لە ئەفرین بینیمان ئەو شتانەمان هەموو بینینیان لە چۆرچێوەیدا تەماشا دەکەم ئەگەر نامەسلێک نییە من پرۆپاگەندەی ڕژێمێکی وا بکەم کە لە ڕووی مەبدەیەوە هەتا دوایی دژی بم بۆچون چییە لەس ئەو هاوڕێە کاک ئەیهان سعید بۆچون چییە لەسەر بیرۆکەی بەکارهێنانی هێزی ڕۆژ لە ئایندەدا لە سەرێکانی و گرێسپی و جێگیری بکرێن و نمونەی دوو ئیدارەی باشووری کوردستان دروست بکەین بەڵێ ئەوە هەیە یعنی ئەوە هەیە من پێشتریش باسم کردووە تورکەکان تورکیا ئەمەی قبول کردووە تورکیا دەزانێ کە ڕۆژهەڵاتی ئاوی فرات نفوسی هێزەکانی سووریای دیموکراتیک دەبێت و ئەوان بە شەڕ پێیان ناکرێت کۆنتترۆل بکەن هەوڵەدەن بەڵام بۆیان ناکرێت لە کاتێکدا کە بۆیان ناکرێت چی بکەن ئۆپسیۆنی دووەم چییە ئۆپسیۆنی دووەم
ئەوەیە کە لە ژێرناوی یەکێتی نەتەوەی کوردەکاندا ئێتر کوردێکی دیکەی هێزێکی دیکەی کوردی نزیک خۆیان بخزێنە ناو ئەوێ چەیە ئەنە کەسەیە کە کرا و هێزەکانی ڕۆژە و حتا پارتی دیموکراتی کوردستانە یعنی هەر لە بۆ هەندێک هێنانی مەزلوم عەبدی لە بۆ دۆک بە موافقە و بە ئەرێکردنی دەوڵەتی تورکیا بووە کاکە ئێمە ئەوە لەبیر نەکەین هەر لە دوای ئەوەش هەر بە موافقەی دەوڵەتی تورکیایی تر بارزانی چووە جزیرە ڕاستە دەوڵەت باخچەری هەڵەیەکی دروست کرد بەڵام ئەو هەڵەیە دەوڵەت باخچەری ئینسان باوەڕی پێ نەکا ئەوە بۆ کۆنتڕۆلکردنی ئۆپۆزیسیۆنەکانە کە دەمدرێژی دەکەن ویانیش بۆ کۆنتڕۆلکردنی لایەنگرە نەتەوە پەرستەکانیەتی ئێتر دەبێت لەو چوارچێوەیەدا تەماشا بکەین یعنی من پێشتریش باسی ئەوەم کردووە ئەگەر من بە عەسکەری نەمتوانی بگرم بە سیاسی بە شێوەیەکی دیکە ئەوەی لە کوردستانی عێراق کردم لێرە دووبارەی دەکەمەوە کاک ڤەیسی why you write English I don't know thank you very much no problem you don't have any question I think okay بەڵێ هاوڕێیان پرسیاری دیکە پرسێندنێ ئەگەر هەبن عەجەلە پرسێ خۆ بکەن هەتا وەکو ئەس بەرسیف بدەم هەگەر پرسێوە نەبن تورکیا لە سەرێکانی دەکشێتەوە دەکشێتەوە یان نا کاک ئومێد بەڕاستی جارێ دیار نییە ینی دەبێت بە شێوێک لە شێوەکان بکشێتەوە بەڵام ڕەنگە بێت تورکیا ئەمە هەوڵ بدا هەتا دوایی هەوڵ بدا ئەمە تەسلیمی سوپایی ئەحمەد شەرع بکەوە هەوڵ بدا لەوێدا ئیتر هەوڵ بدا ئیتر لەوێ بکرێتە دەواازەیەکی سنووری و لە ژێردەستی حکوومەتی سووریا دابێت بۆ ئەوەی هێزەکانی سووریای دیموکراتیک بخنچێنی ئیتر ڕنگ بێ ئەم زۆرە شتان هەبن بەڕاستی بەڵام ئێستاکە نازێت سەدەی تشرین چی بەسەردێ سەدەی تشرین ینی ئەگەر ڕێککەوتنێک بکرێت وەکو خۆی دەمێنێتەوە هیچی بەسەر نامێنێت ئەو بەری ئاوی فرات هێزێکە ئەو بەرەکەی دیکەش هێزێکە سەدەکەشی هەردووچیانەیتر بەو شێوەیە دەمێنێ خۆی ڕێککەوتنێک بکرێ ئەو ئاوە ئاوی سووریایە هەردوولایەن بەکاری دێنن ئیتر بەڵام وا دیارە نفوسی هێزەکانی سووریای دیموکراتیک لەو بەری ئاوە دەمێنێتەوە یعنی لە ڕۆژ هەڵاتدا دەمێنێتەوە ئەوەی دیکەش لە ڕۆژ ئاوایە ئیتر بەو شێوەیە جارێ ئەمانی دیکە دیار نییە ینی دەبێت لە بۆ ئەم شتانە چاوەڕێ بکەین بەڕاستی چاوەڕێ بکەین کە بزانین ڕێککەوتنێکی دوایی دروست دەبێت لە نێوان هەردوو لایەن یان نا I have got a question for you why all the kids doesn't come together کاک ڤەیسی دەڵێ من پرسیارم کردووە ئەو منداڵانە بۆ کۆنابنەوە I don't have comment سەدی تشرین چی بەسەردێ کاک هەمینی باسم کرد هەمینی تر کاکە وەیانیش خاتوونە بەڕاستی نازانم ئایا ئەوەی تورکیا و پارتی و ئەنە کەسە دەیانەوێ بۆ دووبارەکردنەوەی ئەزمموی باشوور لێدەگەڕێن لەوێ ڕووبدا یان نا یانی لێدەگەڕێن لە ناگەڕێن نازانی بەڵام ئامانجەکە ئەوەیە لە کاتێکدا تورکیا تەنگاوت دەکا ئەتۆ هاان دەدا لە ژێرناوی یەکێتی نەتەوەی یەکگرتووی کوردەکان بچیە لای پارتی دیموکراتی کوردستان پارتی دیموکراتی کوردستانیش هەتاوە ئێستا متفقێکی تورکیا و ڕەجەب تەیب ئەردۆغانە ئیتر ئەمە شاراوەنیە و هەموو پارتێکیش دەزانێت لێرەدا ئیتر پارتی دیموکراتی کوردستان هێزێکی هەیە بەناوی ئەنە کەسە بەرەیەکی هەیە کە خەتی بارزانانی دەپارێزن و سوپایەکیان هەیە بەناوی سوپای ڕۆژ لێرەدا ئیتر یان ئەوە تا
ئیتر هێزەکانی سووریای دیموکراتیک ئەڵێن ئێوە وەرنە ناو ئەو سوپایە ناو سوپاکەی ئێمە سوپاکە یەک ببێ ویانیش ئیتر دەبێت بە دووسپا بەڵام ئەمە لە ڕەوشی ئێستادا هەندێک زەحمەتترە یعنی ئەمریکەکانیش ئەمەیان ناوێ بەڕاستی ئەمریکیەکان خۆیان بێزارن لە دوو سوپای کوردستانی عراقدا پێیان چارەسەر ناکرێتتر دوو سوپای دیکەش لە سووریا دروست بکەن ئەمە تۆزێک زەحمەت دەبێ بەڵام ئەو گوتارە یەکێتی نەتەوەی خۆپەکەکە بەخۆی پێی هەڵدەپەڕی پەکەکە بەخۆی دروستی کردووە پەکەکە بەخۆی حەزی لێیە چونکە تەماشاکە ئەمانەی فکریان نییە فکری سیاسی بە تەنیا چەچیان کە چەکیش کاری پێویست ناکە گوتاری قەومی وێچێتی نەتەوەی دخەنە پێش بۆ پەردەپۆشکردنی ئەو بۆشاییە ئەگەر ناگوتاری یەکێتی نەتەوەی لە هەموو شوێنەکان ناخوا ئەو گوتارە دوولایەنە بێگومان من جیای دەکەمەوە لە ڕوانگەی جیۆپۆلتیک و ڕیال پۆلتیکدا یەکێتی نەتەوەیمان نییە ئێمە ناشبێ بەڵام لە ڕوانگەی هەستیدا ئێمە شتێکمان هەیە ئێمە هەمومان لەو ڕۆژانە گریین بۆ هەردوو گەڕەکە کوردیەکە بۆ شەروانە شەهیدەکان هەمومان هەستمان لە بۆ نەورۆز وەچیەکە هەمومان هەستمان لە بۆ قازی محەممەد و سید ڕەزا و حەلەبجە و ئەنفال هەستی هەموو کوردەکان وەچیەکە لە هەر شوێنێک بن بەڵام سیاست شتێکی دیکێکە هاتە سەر سیاست ئێمە شتێکمان نییە بە ناوی یەکێتی نەتەوەی ئەو گوتارە وەکوتم حیزبەکان بەکاردێنن بۆ فریودانی خەڵک بۆ فریودانی ڕایگشتی و بۆ پڕکردنەوەی ئەو بەتاڵیەی کە لە فکری ئەواندا هەیە کە لە کردداری ئەواندا هەیە زۆر جار شەڕ ئەو شەڕی حەلب ئەزانم هەندێک مێدیاکار حەزیان لێبوو پێیان خۆش بوو بۆ چونکە کەس سلاوی لەو میدیانە نەدەکرد ئەو میدیانە هیچیان نەبوو بدەن بە خەڵک هیچیان نەبوو بدەن بە خەڵک مەسەرەن ئێستاکە حەماسەتێکیان دروست کردو و گۆرانی شەڕوان و شەڕوانەوەی دەڵێنەوە و باسی ئەو کچە دەکەن و کە لە باڵکۆنەکە فڕیاندا خوارێ و دوو باڵیان پێوەناون دەفرێتە ئاسمان و تێگەی دەبێتە حۆری و ئەم جۆرەشتانە یعنی ئەم جۆرەشتانە شتی هەستین خەڵکی ئاسایی عەوام پێی گڕ دەبێ گۆش دەبێ بەڵام لە ڕوانگەی واقعیەت و سیاسەتدا لە ڕوانگەی استراتیژیدا هیچ مانایەکی نییە بەڵێ دوا پرسیار کاک ئایان سعید ئەوە پرسیاری دووەمین تا وابزانم کابزانم بۆچونت چییە لەسەر پشگیری گەرمی مێدیایی پارتی بەم بێ سانسۆر بۆ ڕۆژئاوا لە کاتێکدا 14 ساڵ بوو دژبوون تەنانەت زۆربەی چالاکانی بادینیان لەسەر پشتیوانی مەدەنی لە ڕۆژئاوا دەستگیر کراون بەڵێ ئەمە ڕاستە یعنی پارتی دیموکراتی کوردستان یەک لە فونکسیۆنەکانی ئەوەیە کە ئەگەر کۆمەڵکوژیەک کرا لە ڕێگەی پارتی دیموکراتی کوردستان ینی کۆمەڵکوژی ئەتنیکی ئەڵێ نەوەک حیزبی لە ڕێگەی پارتی دیموکراتی کوردستان ڕێگری لێ بگیری لە هەمان کاتدا ئیتر پارتی دیموکراتی کوردستان وەکو وتم ئێستاکە پرۆژەی دەسەڵاتە پارتی دیموکراتی کوردستان لە ساڵی هەفتاکاندا لە ساڵی هەشتاکاندا هێزێک بوو لە بۆ پارە شەڕی دەکرد بەڵام پارتی دیموکراتی کوردستان بە چاوی هەشتاکان بە چاوی هەفتاکان بخوێنرێتەوە بەڕای من غەڵەتە دەبێ پارتی وەکو ئێستا بخوێنەوە پارتی ئێستا دەسەڵاتە و لە بواری دەسەڵاتیشدا بەردەوام ڕێقابەتێک ململانەیەک لە نێوان پەکەکە و پارتی دیموکراتی کوردستان هەبووە ئەو ململانەیە یەکێتی بە تەواوەتی لە ناودانیە بەڵام یەکێتی زۆر جار دەبێتە لایەنگری یەکێک لەو لایەنانە و ڕێقابەتێک لەسەر هەر چوار پارچەی کوردستان هەیە چێ نوێنەرایەتی هەموو کورد دەکات ئێستا کە پارتی دیموکراتی کوردستان مەسەڵەن لە بیرت بێ 3-4 ساڵ بەر لە ئێستا پارتی شوفان پەروەری ناردا وابزانم سویس ڕابوو ئیتر ئاهەنگێکی پەکەکە بوو ئیتر شوان پەروەەر هاتوو هەموو پێشوازیان لێکرد و ژمارەیەکی زۆر کادریش لەوێ بوون و یانیش لایەنگری پەکەکەی بەناودەنگ لەوێ بوون ئیتر لە پێشەوە دانیشتبوو شوان پەروەەر هاتە سەر شانۆ گوتی گریا گوتی ئێمە سێ سەرکردەمان هەبوون هی مامجلال ئەمری خودێ کرد هی عەبدوڵڵا ئۆزەلان لە زیندانەیە و دەردەکەوێ دەرناکەوێت ئەم نزان ینی ئەویش مردووە
مایە و نەمایە کاک مەسعودە دەبێ هەموو دەستی خەمان بە کاک مەسعود وەربگرین ئەوە لە کاتێکدا وای دەگوت لە ئەنگرانی پەکەکە و کادرەکانشی چەپڵیان لە بۆ لێدا تێی نەگەشتن چی دەڵێ یعنی ئێستاکە بێگومان ململانەیەک هەیە ئەو ململانەیە زۆر هێز دەیکەن هەموو هێزەکان دەیکەن چونکە وەکوتن پارتی دیموکراتی کوردستانی ئەمڕۆکە هێزێکە لە بۆ دەسەڵات کار دەکات کە لە بۆ دەسەڵات کار بکایتر چاوی لەو بەری کوردستانیشە لە هەردوو بەرەکانە و ئەمە لە کاتێکدا دەڕاستەی کاتێک شتێکەوەی بە ناوی پرۆسەی ئاشتی شەڕ نەبێ لە بۆ پارتی ئاسانترە پارتی هەندێک جار هەندێک دروشم داوێت دوایی تێی دەکەوێت مەسەرەن دەبمە پێشمەرگە ئەگەر کو هێڕش بکرێتە سەر ڕۆژ هەڵات دەچن دەجەنگم بەڵام تەماشا دەکەی نەجەنگی ئێکاکە مەزلوم عەبدی ناتوانێت بجەنگی ئەتۆ چۆن دەجەنگی مەزلوم عەبدی لە عەفرین چەند جەنگیە ئەتۆ چۆن دەجەنگی ینی ئەمانە هەندێک جار لەسەری دەکەون بەڵام ئەمە خۆی لە خۆیدا ئامانجەکانی دیارە کە دەیەوێت دەسەڵاتی لەوێش هەبێ قسەی بڕوا و دەسەڵاتێکی نەتەوەی هەبێ و ئەمە لە هەمان کاتدا لە بۆ تورکیاش باشە لە بۆ تورکیا باشە لەبەر ئەوەی تورکیا پێی وایە یعنی هەتا وەکو ئێستاش بزوتنەوەی ئۆزەلانی ئەگەر پەکەکە نەمایە و نەشمینێ و ناوەکەشی بگۆڕدرێ حتا هێزەکانی سووریا دیموکراتی شتێکیش نەمێنێ و ناوەکەی بگۆڕدرێ بەڵام بزوتنەوەی ئۆزەلانی کە پاشخانی ئۆزەلانیان هەیە دیسا وەک مەترسیەکی ئەیدۆلۆژیک لە بۆ خۆی دەبینێ بزوتنەوەی کۆنسەرڤاتیفی کوردی وەکو لە بۆ خۆی بە شتێکی دیکە دەبینێ دەڵێ ئەگەر مەسلەیەکی کرمانجی هەیە کاک ئایهان ئەڵێ ئەگەر بە کوشتنێ نەشێم تە بکوژم ئازێ بە گڤیشینێ تە بکوژم یعنی هەمان شتە ئێستاکەش دەوڵەتی تورکیاش ئەمەی هەیە لە بەنسبەت سیاست هێزە هەژمونگەراکان شتێکی دیکە هەیە یعنی هێزە هەژمونگەراکان لە بەرامبەر تورکیادا ئەو زەحمەتیە دەبینن چونکە تورکیا ئەندامێکی ناتویە و پەکەکەش ویانیش بزوتنەوە ئۆزلانیەکە بە تایبەتی بزوتنەوە چەکداریەکە هەڕەشەیەکە بۆ سەر وڵاتێکی ناتۆ تورکیا ئەتوانێت ئەمە بەکاربێنەوە بەردەوام بەکاری هێنایە ئاڵێ ئێوە چۆن هاوکاری هێزێک دەکەن کە ئەو هێزە تێرۆرە لە لیستی تیرۆردایە ئێوە خستوتوانەتە لیستی تیرۆر و ئەوە لە دژی ئەندامێکی خۆتان کە ناتوێە دەجەنگێ و شەڕ دەکە و هەڕەشەیە ئەوانیش ئەڵێن کاکە ئێمە بەتەنیا پەیوەندیەکەمان لەگەڵ هێزەکانی سووریا دیموکراتیک نییە ئێمە پەیوەندیمان لەگەڵ یەپەگە نیە ئێمە پەیوەندیمان لەگەڵ پەکەنی ئێمە پەیوەندیمان لەگەڵ کورد هەیە ئێمە باسی کورد دەکەین تەماشاکە کاک مەسعودیش لە ناودایە تەماشاکە ئەنەکەسەش لە ناودایە ئەو شێوەیە ئیتر ئەوان تەماشای بابەتەکە دەکەن هەر بژین کاکە زۆر زۆر سپاستانەکەم کاکە من ڕخنە لە کورد دەگرم چونکە ڤیددیۆکانم کاک ڕانالدۆ چۆپ ڕۆناالدۆ چۆپە ببوورە ناوەکەت ناخوێنم ڕخنەیەکی کردو هەر جار ڤیددیۆ دەکەی ڕخنە لە کورد دەگری بەبێ عەقڵ و هێز و توندی سەربازی ناوی دەبێ ئەم شتانە لە ڕوودا و دەبیندرێ نەخێر ڕووداویش ئێستاکە چەپڵە لێ ئەدا کاکە ڕووداویش ئاژیتاسیۆن دەچێشی بەڵام لەبیرت نەچێ ئەو ڕوودا و لە بۆ چ ئێستاکە بۆتە گەورەترین تەلەڤیزیۆن بە تایبەتی هەموو باکووریەکان تەماشای دەکەن لە ڕۆژ ئاوا زیاتر خەڵک تەماشای دەکەن تەماشای تەلەڤیزیۆنەکانی دیکە ناکەن چونکە ڕوودا و کەمتر پرۆپاگەندە دەکات و سیستەمی پرۆپاگەندەکردنی ئەنتیگراسیۆن پرۆپاگەندەیە یعنی ئاژیتاسیۆن پرۆپاگەندە نییە کاکە ئێمن بە کوردی قسە دەکەم ئەتۆ و ئەو هاوڕێنی کە ئێستا جم لێ دەگرن یەک عەرەبی تێدایە من یەک عەرەب نابینم یەک تورکی تێدایە من یەک تورک نابینم من کورد دەبینم کەواتە من ئێستا کە جوێن بە تورک بدەم ڕخنە لە تورک بگرم ڕخنە لە عەرەب بگرم چ سوودی هەیە بۆ ڕخنە لە کورد دەگرن چونکە کورد تەماشام دەکە کورد دەبێ بەڕای من ئەوە بۆ چوونی منە دەبێ هەندێک کەم و کورتی هەیە لێی ڕزگار ببێ لە هەردی بەیتێکدا ئەتۆ ڕێگری لە ڕەخنە بکەی ئەتۆ دەکەوێت چوارچێوەی پرۆپاگەندەچی ئەتۆ دەکەوێت چوارچێوەی پۆپیلیزمی یعنی بەتاڵ پرۆپاگەندە و پۆپیلیست یعنی ئینسانی بەتاڵ بەتەنیا فریو دەخوا و فریو دەدا و کاتێکدا کە لێ قەوما
مەسئولیت هەڵناگرێ بڵ ناڵێتنەوە 20 ساڵە من خەڵک فریوە دەم پرۆپاگەندە دەکەم درۆ دەکەم چاواشە دەکەم فوی تێ دەکەم ئێستا کە قەوما ئیتر مەسئولیت هەڵناگرێ و هەڵدێ تێگەی کاک ڕەنداڵ دۆچۆپ مەسەلەکە لەو چوارچێوەیەدا من لێچێ دەمەوە سەرباریەوە سوپاس لە بۆ ڕەخنەکەت هەوڵە دەم زیاتر بیری لێ بکەمەوە زۆر سوپاس بەڵێ هاوڕێیان زۆرم درێژ کرد نیازم نەبوو ئەمەندە درێژ بکەم ئیتر ئەوانەی کە ئێستا کە نووسراون هەر هەمویان کۆمنتن وا دیارە پرسیارێک نییە کەم بتوانم وەڵامی بدەمەوە زیاتر کۆمنتەکانجی بەسەر سەر و بەسەر چاوان بەردەوام بن لە سوبسکرایبکردنی کەناڵەکەمان و هەوڵ بدەن ڤیددیۆکانمان لە بۆ دۆست و هاوڕێیان بنێرن ڕەخنەکانتان بنووسن ئەوانەی کە پێرانەگەیشتن ڕەخنە بنووسن ڕەخنەکانتان بنووسن زۆر سوپاسانەکەم هەوڵەدەم ئەمڕۆ ئێوارە ئەگەر شتێکی نوێ هەبوو بە تایبەتیش ئەنجامێک هەبوو لە دیدارەکەی مەزن و عەبدی تۆماس باڕاک وەکوتم ڕنگ بێ یەکێک لە بارزانیەکانجی بەشداری بکە ئەو کاتە دووبارە لەگەڵتان دەبمەوە هەر بژین ڕێز و سلااو کاتێکی خۆش